سەبعەنەوان بە ناوی خەڵکی کوردستانەوە لە بەغدا قسەی خۆیان دەکەن و بە نوێنەرایەتی خەڵکی کوردستانەوە قسە دەکەن. وەختێک نوێنەرایەتی خەڵکی کوردستان ناکەن و خواستەکانی خەڵکی کوردستان مەبنانیە، کێشەی موچا بێتە مۆتەکەیەکی گەورە بەسەر ژیان و گوزەرانی خەڵکەوە. کێشەی ئایندەی سیاسیە بێتە کێشەیەکی گەورە بۆ خەڵک، ینی هەمیشە لە دڵە ڕاوچێدایە، ینی بۆ خەڵک بۆ نمونە تۆ تەماشای کە ئەمان چونکە مەسەلەی ئەوەی کە تۆ دەڵی دەسەڵاتدارێتی ئەوان بە خەڵکی کوردستانەوەیە لە شارەسەڵاتی مەرکەزی دەسەڵاتی ناوەندی خەریکە مامەڵە لەگەڵ یەکێتی و پارتی دەکات، خۆ مامەڵە لەگەڵ نوێنەرانی هەڵبژێردراوی خەڵک ناکات. وەختێکیش مامەڵە لەگەڵ دەسەڵاتی یەکێتی و پارتی و بزوتنەوەی ناسیۆنالیزمی کوردەکە، ئەوان بە ئارەزوی خۆیان لەو داهاتێک کە لە کوردستان دەریدەهێن و لەو سەرچاوانەی کە سەرچاوی داهات و ئابووری کوردستانە، ئەوان بەو جۆرەی کە خۆیان دەیانەوە بەکاریدەن. بۆ نمونە دەیان ڕێککەوتن دەکەن لەگەڵ بەغدا ئام پابەندی هیچ کامێک لە ڕێککەوتنەکانی. هەر ئێستا ئێمە دەیبینین کە ئەوە خەریکە بەرەو مانگی 12 دەڕۆی، بەڵام هێشتا موچەی مانگی 9 نەدراوە، مانگی 9 نەدراوە. هەر ئێستا خەڵک ئەمەیەتی. ئەوە لە حاڵێکدا ئەوان باسی ئەویان دەکرد کە شایستەکانی خەڵکی کوردستان دەجێڕنەوە، پێگەی کورد لە بەغدا بە قووەت دەکەن و گوتارەکانیان زۆر زۆر تون بوو لەوەی باسی ئەویان دەکرا گەر ئێمە بە قووەت بین بەهێز بین لە بەغدا، ئێمە ئەوە پێگەی کورد ئەگەر ئێمە بەهێز بین لە بەغدا پێگەی کورد بەهێز دەبێت. بەڵام لە هیچ وەختێکدا لەو کاتێکدا کە پێگەیان زۆر زۆر بەهێز بووە لە بەغدا هەر نەیانتوانیوە، ئێستا کە دابەشیوە تەڵا لەوەی پێشوش ناتوانن بیکەن. بۆیە کاریگەری مانەوەی دەسەڵاتدارێتی یەکێتی و پارتی و ناسیۆنالیزمی کورد بەسەر خەڵکی کوردستاندا، ینی کاریگەری بەسەر ژیان و گوزەرانیاندا، ینی کاریگەری بەسەر ئازادیەکاندا، ینی کاریگەری بەسەر مافە فەردی و مەدەنیەکانیاندا، ینی کاریگەری بەسەر ئایندەی سیاسی کوردستان. ئەو کاریگەریەکانێتی، ینی تۆ تەماشای هەر ئەوە شەوای کردووە کە قەڵشکی نێوان دەسەڵات و خەڵک ئەویش ببێتە فاکتەرێکی کە ڕۆژ بە ڕۆژ بەرین بۆتەوە.